سلااو من دكتورة روژان جەمال پزیشکی ڤێتەنەری لە بڕگەی ئەمڕۆمان باسی یەکێک لە ئاژەڵەکانی تر ئەکەین ئەویش سمۆرەیە. تەمان سمۆرە سکوێرەڵە بە ئینگلیزی ناوەکەی، بەڵام بەعام لە جیهانە هەر سمۆرەیە. ئەم جۆرە ئاژەڵێکی شیردەری قرتێنەرە. تەمان جۆری قرتێنەرەکان یەکێکە لە ئاژەڵە زۆر باشەکان و پلەی لە هەموو شیردەرەکانی تر بەرزترە. ئەم ئاژەڵانە لە ئەوروپا و لە ئاسیا و ئەفریقا و لێرەوە سەریان هەڵداوە، دواتریش بۆ ئوسترالیا گوازراونەتەوە، بەڵام لە ئێستا بە زۆری لە هەموو جیهانە ئایان بینین. و ئەم ئاژەڵە بەگشتی یعنی تەمەنیان زۆر نییە و ناتوان بەتەنیا بژین، لەبەرەوە کاتە بە خێوەکەی تۆ ئەبەیە کۆمەڵێک بێت یاخود ناتوانانی بەتەنیا بخێوکە، لەبەرەوەی بەتەنیا ناتوانن بژین. ئەو تەمەنیان بە نزیکەی 10 بۆ 20 ساڵە بە لەو بینەیە. سمۆرە ئاژەڵێکە تەمان لە شوێنی جیاوازە ئاژی، هەمانە لەسەر درەختە ژین و هەمانە لەسەر زەوی ئەژی، کێشەی نییە. بەعام ئەبێ شوێنەکەیان درەختی لەبە و سەرچاوی خواردنی باشی لەبە و جۆری خۆراکی خۆیان، و پێویستەکە کە شوێنێکی پارێزراو بێت، ینی لە دەست ئەو ئاژەڵانەی کە ئەبنە نێچێریان، بۆ نمونە پشیلەیە، سڵەگا یاخود بڵنگە، شێرە، ئەمانە هەمویان ئەمانە ئەبن بە نێچیربان، لەبەرەوە بە شوێنەکە شوێنێکی پارێزراو بێت و بەعام لە پلەی گەرمی مامناوەندا ئەژین. پلەی گەرمیان 10 بۆ 30، یعنی پێویستەکە شوێنەکە زۆر سارد نەبێ و زۆریش گەرم نەبێ. بەعام لە 2 بۆ 30 پلەی گەرمیە کێشان نیە و ئەژین. خۆراکی سمۆرەکان تەمان بەپێی شوێنیان و بەپێی جۆری سمۆرەکە و بەپێی وەرزەکەش ئەگۆڕێت. سمۆرەمان هەیە، ینی بەعام ڕۆک خۆرە، تۆ و قەدی درەختەکان یاخود خونچا میوەکان، جۆری میوەکان ئەمانە ئەخۆن. جۆری سمۆرەمان هەیە کە مێرووەکانیش ئەخۆن، و جۆری تریشمان هەیە کە لەسەر دارەکان ئەژین و ئەوانە گۆشت خۆریشن، گۆشتیش ئەخۆن. و بێت تۆ کە لە ماڵە بەخێوی ئەەکەی، تەبان قەفەزی خۆی هەبێت باشە، لەناو قەفەزا بێت و ئاوی باشی بۆ دابنەی، خواردنی باشی بۆ دابنەی. خواردنەکەی گوێز ئەخۆن، تۆی درەخت ئەخۆن، قەدی سنەوبەر و ئەمانە ئەخۆن، و چەرەسات ئەخۆن باشە، و میوەش ئەخۆن، کێشیان نییە. میوەش ئەخۆن، ئەتوانی میوەشان بۆ دابنێ، بەڵام باشتر وایە جارجار هەر بۆ جەوی خۆیان بیان هێنیتە دەرەوە، ینی لە دەوروبەری خۆت بێ و جارجارش بشێتە دەرەوە، ئەویش هەر ئاساییە لەناو باخچە و شت دای بنەی. سمۆرەکان بە هەمان شێوە ئاژەڵەکانی تر ئەمانیش نەخۆشیان هەیە، نەخۆشی ڤایرۆسیان هەیە، نەخۆشی بەکتریاییان هەیە، تووشی گەنە و ینی ئەسپێئۆوانە ئەبن. پێویستە ئاگاداری بێ لە هەر شوێنێک بە خێوێکی سەردانی پزیشک بکەی، ئەگەر لابوونی هەر حاڵەتێکی سەیرا، ینی کە تۆ هەست بکەی کە ئەمە ئەبنۆرماڵە لەناو سمۆرەکەتا، باشتر وایە سەردانی پزیشک بکەی. سمۆرەش مێشکێکی زۆر باش و چالاکی هەیە و زۆر وریا و ئازایە بەڕاستی. سمۆرە لە ماوەی کاتژمێرێکە ئەتوانێت 20 کیلۆمەتر ببڕێت و مێشکێکی زۆر باشیان هەیە، زۆر زیرەکەن. لە زۆر شوێنە سمۆرەکان خواردن ئەشارنەوە، بەڵام هەموو شوێنەکانیشیان بیرە. ئەمە نیشانەی ئەوەیە کە سمۆرەکان مێشکێکی زۆر ئەکتیڤ و چالاکیان هەیە و زۆر زیرەکەن. و شتی تریان بۆ نمونە ئەتوانن بفڕن، هەنێک جۆریان لەناو بەرگەکانە، نۆستکەنەکانە پەڕەی تایبەتیان هەیە، ئەتوانێت بفرێت تقریبا نزیکی 500 متر لە ئاسمانە ئەتوانێت بفرێت. ئەمەش شتێکی زۆر سەرنجڕاکێشە لە ناو سمۆرەیە هەیە. سمۆرەکان جۆریان زۆرە، ئەنی من بۆ ئەگەر ئێستا بمە باسی کەم تەواو نابین، بەس جۆریان زۆرە. یەکێ لەوانە بۆ نمونە سمۆرەی فارسیمان هەیە، ژاپۆنیمان هەیە، ئوسترالیمان هەیە و ڕەنگی و جۆری زۆر جیاوازمان هەیە. سمۆرەی پیتەرمان هەیە، هەمانە بە ڕەنگی خۆڵەمێشی، هەمانە
يعني دەست و دەموچاوی سوورە ڕەنگی ناوی زۆر جیاوازمانێ و شتی زۆر جوان بەڵام لە ناو کوردستانە زۆر جۆری نییە لێرە زیاتر هەر ئەو جۆرانەی کە بەرچاومان کەوتون ڕەنگێکی خۆڵەمێش و زەرباویان هەیە. یەکێکتر لە تابەرمەندی سمۆرەکان ئەوەیە کە کلکیان درێژ و مودارە و لاشیان ینی باریک و درێژە چاویان خڕۆکەوانەیە و ڕەشێکی زۆر جوانە ئێمەی خانمان جاری وایە ئەڵین بە شازی مەیکەپەکەمان سمۆکی بۆ شازەبێت تقریبا نزیکی چاوی سمۆرەکانە لەبەری زۆر جوانە بۆیە یەکێک لەو ئاژەڵی زۆر جوانە و خەڵکی زۆر بە جوانی سێری ئەکات.